سڵاتان لێبێ بەڕێزان زۆر جار هەمومان دیومانە هەندێک کەس دەبینین زیادەڕەویەکەن لە زۆر شتا بۆ نمونە هەیە ساڵانە ماڵەکەیە گۆڕێ کامە جۆرێ لە زیادەڕەویە یاخود دەچینە چێشتخانەیەک بۆ نانخواردن دەبینین هەندێک لە مێزەکان خواردنێکی زۆر داوا کراوە کاتێکی جێ هێڵێ بڕێکی زۆر لە خواردنەکە ماوەتەوە نەیخواردووە کامەش دیسان زیادەڕەوی کردنە یاخود خەڵکێک دەبینین لە کڕینی جلوبەرگا زیادەڕەویەکات یان خەڵکێک دەبینین لە جوانکاری ڕووکاری دەرەوەی ماڵەکەی زیادەڕەویەکات من دەمەوێت بەرنامەی ئەمڕۆ لەسەر ئەو زەرەر و زیانانەی کە لەسەر زیادەڕەویکردنە و بزانم خەڵکیش تا چەند زیادەڕەویەکەن لە ئەو شتانی کە باسمان کرد لەگەڵمانە بن بینەری بەرنامەکە بن بۆی بزانین لەسەر زیادەڕەویکردن هاوڵاتیان چیمان پێڵێن فەرموو. هەندێک کەس دەبینین جۆرە لە زیادەڕەویەکە لە ژیانە لە خواردن کڕی نازیادەڕەویەکە لە جلوبەرکڕی نازیادەڕەویەکە لە ماڵگۆڕی نازیادەڕەویەکە ئەو حاڵەتانە بۆ لای هەندێک کەس یعنی گوێ پێ نادەن و زیادە مەسرەفیە. وەڵاهی زیادەڕەوی هەستەکەم بۆتە کللتوری ئەم خەڵکی ئێمە ئێستا یعنی ئێستا تۆ بۆ نمونە ماڵێک سێرەکەی ڕەنگە ئیشتیان بە سیارەیە بڕوا بەڵام سێ سیارە لە بەدەمی دەرگایە بەڵام کە یەشی تەسەر مناقەشەکردنی باسی ئەوواکە ژیان زۆر قرس بووە زۆر ئەوە بووە تێگەی فریا هیچ ناکەوێت بەڵام ئەگەر بێت و دوو سیارە بفرۆشە پارەی ینی بنزینەکەی با بە یەک سیاریان ڕەنگە ئەو قوسیە لەسەر نەمێنێ ئەکرێ بڵێن ئەو ژیان قورسی خەڵک باسیەکە هی ئەوەیە زیادەڕەویەکە بێزەبت یعنی ئێستا تۆ هەر بەخوا باسی خۆمان بکەین و باسی خێزانەکانی خۆمان بکەین یعنی بڕوا ناکەم لە خێزانێکە هەبێکە ئافرەتێک 5-6 جووت پێڵاوی نەبێ یعنی ئەمڕۆ زووتە پێڵاوە کڕێ بەیانی کاسێت ئایکڕێ ئەڵا وڵا ئێوە جوانە لە فڵان زلمیەت یعنی قەناعەتەکە تۆزێک کەم بۆتەوە خۆی ئەوەش تەسیرێکەیە ئەڵێن ژیانیش قرس بۆ بەڵام ئەوەنە شتی کڕیوە ئەوەنە زیادەڕەویەکە لە خواردن لە جلوبەرگ لە ماڵشتانی کە تۆ لەو مانگا کڕیوێتی ئەگەر بێت و بیکەی بە نیوە ڕەنگە ینی ئەو نیوەی پێویستی نەبوو بێ بیری لێکرێتەوە بۆ ڕەنگە بۆ دوسێ ساڵیکە ڕەنگە پێویستی پێ بێ بەڵام لەویا کڕیوێتی و پارەکەی خەوانوە و ئەوەشی کە خەوانێتی هیچ ئیسپادی لێ نەکردووە نەبوو بە پارە تێگەی بۆ بە کاڵایەک و کاڵاکەی شپێنیە یەکمان هەیە لە ماڵگۆڕی نازیادەڕەویەکە لە دیکۆراتی بۆ نمونە دەرەوەی خانۆکە بەس بۆی خەڵک بڵێن خانۆکەی جوان لە کاتێکە ئەم خۆی سفادەی بۆ خۆی نییە وەڵاهی من ئەوە لەو بابەتەش ئەناسم ئێمە ینی خۆی بەدەمی خۆیڵێ ئەڵێم من کە ساڵ بەسەر تاقمی ماڵەکەمان ڕووی ئیتر نازانی چۆنە لە حەزەکەم ئەو دەقەیبی خەمە بە دەگا هەر فڕێبم یعنی ئەمە تی ناگەی بۆچی بەڵام من بۆ خۆم خۆیان وایە وا بیرەکاتەوە ئەگەر ئەوە نەکاتیتر پێی نامورتاحەوێ خۆی کورت و پۆخت ئێمە بۆ خەڵگەژین یعنی خێزانی ئێمە ملەتی ئێمە ینی ئەم خەڵکە بۆ خەڵگەژی من جلێگەکەمە بەرم بۆی خەڵک پێم ئەم جلە زۆر جوانە بەڵام نایکەمە بەرم بۆی خۆمی پێگەرمکەمەوە بۆی دەرونی خۆتی پیارام خۆ دەرونی خۆتی پیارام خۆتی پێگەرم کەیتەوە کاکە بە پیگیرفانی خۆت بیکڕی تەسەورەکەی خەڵک هەیە چێت قەرزەکات جلە کڕێ زلێکی تایبەت نەک بڵێ مەڵایی پێویستی بەس زلێکی جۆرێکی تایبەت ئەکرێ لەبەرەوەی کە ئەم جۆرە ئێستا مۆدیلێتی چی قەرزی بۆکە جگە لە جلوبەرگ و ماڵگۆڕینج لە خواردنیشا دیسان هەر زیادەڕەویەکەی بێزەبت ینی خواردن بڕۆ کەم ئێستاش کەم ماڵ هەیە سەڵی خۆڵەکەیان پڕ نەبێت لە پاژماوەی خواردن زیادیان فریان ناوە ینی کابرا چوار سەرخێزانە ڕەنگە پێویستی بە سێ پەرداخ برنج بێلێنێ بەڵام شەش لێنێ ئەم شەشە ینی دوای مناڵی ئێساش کاکە فێر بوو چێشی سەر سفری ماڵی خۆی ناخوا بانگی دلیڤەریەکە و بانگی ئەوە کە کاتێک گەزانانی چێشتەکە بێنێت تۆکرێت تەنەکەی خۆڵەکەەوە تووشی نەخۆشیشە بینەوە بۆنی ئەوەنە خواردنی دەرەوە خواردنی دەرەوە کاکە تۆ شتانە کە سوورەکرێنەوە ناڵێم هەموو شوێنەکان بەڵام زۆربەی شوێنەکان سێرەکەی بەڕۆنی کۆن سوورەکرێنەوە مەسەلا ئەم فنگەرە یا شتەکانی ترە بابەتی سوورکردنەوەیە ینی ئەمانە هەمووی تەسیراتی خۆی ئەمە ژاریەکەی خۆمان بدەچی خۆمانەکەی بە قورشی خۆمان خواردنی ماڵەوە چەند قاتی خواردنی ناو بازار خۆش پاکترە هەزار قات و سەد قات کاکە شتەکان ئەشۆرێتەوە ئەزانێت کەیبانی و ماڵە بە دەسۆزی لێنێ ئەزانێ مناڵەکەی چۆن حەزیلێتی مێردەکەی چۆن حەزیلێتی خۆی چۆن حەزیلێتی ئەتوانێت تەوازنی بکات لە بینی شتەکان و شتەکان حەزرکات و ئیخوات و بە پاک و تەمیزی خەڵک جۆرە لە جۆرەکان بەخۆی بچێتەوە ژیان بە خۆی ئاسان هیوادارم وابێ وڵی زیادەڕۆیی لە هەموو شتێکا گوناحە بەڵامی ترگابرا هەیەی حەزەکە قچێکە کابرا لەوەی حەزکە پارێکی حەزەکە بۆ سەرفیکە حەزەکە بە زیادەڕۆیی نازانێت تر پارەکەی حەزەکە بۆ تەواوی تۆ خۆت پێت وایەوە زیاتر ڕەویە بۆ نمونە
ساڵانە ماڵ مۆدێلاتی ماڵ بگۆڕی ئەوە بەڕاستی هەر ناشرین شەوە چییە؟ ناوەڵا شتێکی زۆر ناشرینە ئەبێت خەڵک سەیری خەڵکە فەقیرەکەش کات تۆ سەیرەکەی ئەمڕۆ خەڵک دراوسەکەی نیەتی تۆ ئەچی شتەکانە گۆڕی ئەبی بە مشکیلە بۆ دراوسێکەشە بەڕاستی وا دیوە ئەوە مشکلە دروست ئارەوەڵا هەموو کەس بینیوێتی ئەزانی جگە لە ماڵگۆڕین هەیشە لە خواردن دروستکردنە یاخۆ لە خواردن کڕینە من چوومەتە بۆ من چێشتخانەیەک تەماشاکەی کەسێک لەسەر میێزەکەی 6 جۆر خواردنی داناوە کە ڕەنگە کاتێ جێڵێ زۆربەشی ما بێتەوە نێخوارد وڵای ئەوانە بگو چاولێکەری لێ هاتووە گابرا لەوە چێ حەسکا بچێتە ئەوێ شتێکی بەسیت خوا بەڵام کەسێرێکا لە تەنیشتیەوە گابرا شتێکی داناوە زیاد لە حەدی خۆی ئەمیش پێ عیبە ئەچێت ئەوەی زیاترەکە لە بەرەوەڵێ ناشرینە بۆ من شتێکی بەسیت خۆم لەوێ تۆکو خۆت پێت وایە لە چ شتێکا زیادە ڕەویەکەی وەڵایی بڵێم چی وەڵای زیادە جلوبەرگایە لە ماڵایە لە خواردنایە لە چێ بەخوال لە جلوبەرگ و خواردنا زۆر جلوبەرگ و خوارد هەرە بەخوا بۆ خۆم بەڵێ باش هەوڵ نەداوە کۆنتترۆلی ئەوە بکەیت وەڵای دەرتر بە پێی توانایە جاری واشەیەلەوە چێ نەیکەی بەس جاری وای هاتووە حەزەکەی من بۆ خۆم چوومەتە مەت ئەمە ویستمە شتێکی بەسیت خۆم کە سێرم کردو لە تەنیشتەکەم لەم دی لە دیمە شتێکی زۆریان داناوە منش بەڕاستی پێم ئەی بۆ بانگ کردەوە زیادە ڕۆیە ئەوە ناشی بەڵامیترەوە ئێستا بۆ بە عادە ناو خۆمانە چێ خەڵی حەز عادەتێکی باشیش نییە ناوەڵا و ناشە بەڕاستی لە کڕینی جلوبەرگا جلوبەرگێکی زۆرە کڕێ یان ماڵەکەیە گۆڕێ ئەمە زیادە ڕەویکردنە تۆ چیاڵی زیادە ڕەویکردن چۆنە لای وڵا زیادە ڕەوی لە لای ئەمە بە عنوانە سەرفەجوویەکە بە ئەنازە ئەوەی کە خۆت لازم تەوا پێویستە ئیشی ئەوە بکڕیت یا ئەو خواردنمەنەوە قراربی بیخۆیت ئەوە بکڕێکی بتوانێت بیخۆیت چون حیفە ئەمە خینە ناسە ژاڵەکە بەزایە ئەژیت بینیتە لە چێشتخانەکان کاتێ بینی خەڵکێک خواردنێکی زۆر داواکە بەڵام زۆرێکیشی جێڵێ نایە ئارەوەڵا بینی ومە فرە کەس ئەچێت داوا کاتوە لێ متاسفانە نایخۆ هەستی چۆن بۆ کاتێ بینیتە ئەو مێزێک خواردنێکی زۆری لەسرە بەڵام کابرانەی خواردەوە جێهێشتە و بدوای بێ فڕێ بدرێت وەڵام من زۆر پێم ناخۆش بووە چمەندیوە و غەزامەندیەوەی کە ئاوا مەسڵەن کاورە نەی خواردبووە بەجێهێشتووە خۆم ئارەوەڵا ناخۆش بووە بەڵام خەڵکێکەیە لە خواردن زیادە ڕەوی ناکە هەیە لە جلوبەرکڕی نازیادە ڕەویەکە یانەکە دەچێتە بازار بڕێک جلوبەرگە کڕێ ڕەنگە بڕێکیش هەر بەکار نێنی ئەمەش دیسان زیادە مەسرەفی نییە بەرەوەڵامش زیادە مەسرەفیە ئەو جلە یا ئەو لباسە خۆ قرارتە خۆ بیکڕێت ئیشی بە ئەنازی ئەوە پێویستە بیکەیتە بەر و استفادەی لێکەی بۆشی بیکرێت و لە ماڵدانی یانێکیتە بەرەوە هەیە ڕەنگە 4-5 تاک جلوبەرگی هەبێ هەندێکیشی بەکارین بڕێکی بەس هەڵگرتو وەڵا ئەوە هەڵی گرتووە تۆ خۆت بەڕاستی لە چ شتێک هەستەکەی زیادە ڕەویەکەی وەڵا من پێم ناخۆشە زیادە ڕەوی یانێ حچمە غەزایە بخۆم یا لیباسێ بکڕم ئیشی بۆ ئەنازەوە ئیسفادی لێکم بیکڕم ئەی قەرار نییە بیکڕم و لە ماڵە داین بەڵام خەڵکێکەیە ئەڵێ پێم ئەیبە ئەگەر بچمە خواردنگەیەک خواردنێکی سادە داوا بکەم حەزەکەم خواردنی زۆر لەسەر بێ ئایا ئەم شتا ئەیبە ئەگەر تۆ لە خواردنگەیەک شتێک داوا بکەی کەم بێت وەڵا ئەوە پێویستی بە گیفانەکەیەوە پارەکەی خۆیە مەسن ماشاگەی کاورا حەزی لە خواردنی چاکەکە ئەوە ئیتر جیای ئەتوانێ مەسن شێوە خواردنە چاکە بکڕەبی خۆ مشکڵێک نییە زیادە نەکڕێت ئافرین پە زیادە نەکڕێتتر بە هەشتا و غەزاکەی خۆی حەز لە چیەکە بیکرێت و تەواوە وەڵی کەلتورەکە چیە مادیەکە کەوتووە ئێستا هەیە توانای هیچی نییە بۆ نمونە ئەوەی پێشی بێ زیاد مەسرەفەکە زیادە مەسرەفەکە باڵێ ئەمە عیلاقی بە شەخصەکەوەیە مادیەکەوەیە هەیە احتیاجە بۆ 1000 دیناری تەبع بۆ نمونە هەیشە لی زیاوە خەڵکت دیوە لە مەتەمەکانە ئەبینی مێزەکەی چەند ناو خواردنی داوا کردو لەگەڵەوەشە سەرێکی ڕەنگە دوو ناوی خواردی بە باقەکەی جێڵێ و ئەبێ فڕێ بدرێ ئەمەش دیسان زیادە ڕەوینکردن نییە لە خواردنە ئەوە لە تێریە چێتە مەتەمەگینا برسی بێ مەتەم بەشی وەختی وایە برسی بێ ئەوازە بانگەکەی زیاد بانکەی کەەوە لە تێریە چێ هەر بووە بە خۆی سەری ئەچێتە مەتەمەگینا لە ماڵەوە بۆ نەنا خواردنی ماڵەوە زۆر لە مەتەمەکانی بێگومان بێگومان دیسان خەڵکەکەی لە ماڵگۆڕینە ینی زیادە ڕەویەکە بۆ نمونە جلوبەرگە
یاخود گۆڕینی تاقمی ماڵە یاخود دیکۆراتی ماڵە پارێکی زۆر سەرفەکە دوای قسەیشی لەگەڵاگەڵێ ژیان قورس بووە لەولا خۆی زیادە ڕاوێت خۆی پارە زیادەکەی سرف کردووە بۆی خەڵکێک بڵێ خانەوەکەی جوان ئەو بۆ خۆ دەرخستنەوەیان توانایە خۆی دەرەقا بەسەر من و توە هەیشە احتیاجە بۆ پانتۆڵێکێ لە بالەکەی کرێ ئەوەی پێشێتی خۆی دەرەقا زیادە ڕەوی تا چەند زیان لە ژیانی تاک بە تاک گومان هەر حرامە لە ئاویشە زیادە ڕێیکەی حرام لە ئاوا لەسەر بەحربی ئەبێ بە پێویست بەکاری بێت مدەی لەسرە ئەگەر دەستنوێژت لە بەحری گشت ناوێت زیادە ڕێوی لاوە بێگومان لە خواردن دروستکردنا زیادە ڕەویەکرێت لە ماڵگۆڕینا زیادە ڕەویەکرێت بۆ خەڵکی خۆمان وای لێ هاتووە قەنەعەتی بە هیچ نەما ئەومە زیادە ڕێیە وڵای ترۆ کە ئەکەوێتە سەر شخصەکە خۆی ئەو کەسە خۆی هەیە معاشێکی کەمیش بڵێ مناسب وەرەگرێ ئەچێ ئەو معاشات تاکو سەریمان هەموو سەرفەکە ئەنی پاشەکۆتێکنایە ئیواش هەیەوان نییە باش هەیە پاشەکۆتی لێ دایانێت و هەم مەسرف بڵێن تۆ سێرەکەی نەک هەرجلوبەرگ نییە خواردنە با بڵێن کارەبایە ئاوە ئەنتەرنێتە هەموو ئەو پێداویستیانی لە ئەنتەرنێتیش بەکارێنانی ئەنتەرنێت و کاتکوشتنی زیادە ڕەوێکی زۆر زۆرەکرێ خەڵکیەکەی بە بەردەوامی خەریکی ئەنتەرنێتە و تەمەڵیشی کرد ڕاستە بەڵام چۆنە ئێستا تەکنۆلۆژیا وایە ئێتە ئەمە ڕۆژێکە و تەکنۆلۆژیایە بەساق زیادە ڕەویکردن لەو بابەتانی کە باسمان کرد تا چەند ژیانی ئینسان قورسەکات پێداویستەکانی قورسەکە بە تەئەکید قورسی کردووە تۆ سەیری خەڵکە وانە قەنەعەتی بە هیچ نەماوە ئەوەی هەیە ئەو بۆیە ئەڕواتە دەرەوڵات قەنەعەتی نەماوە بە ئێرە وانە زیادە ڕەوی لە دەرەوە نتوانێت و زیادە ڕەویش بکات چونکە ژیان لەوێ قورسرە تاوان قورسترە بەڵام ئیشەکە هەیە لەسەرەوەی وانە ئیشەکە هەیە ئەگە ئیش هەبێ قەیچێکە تۆ بۆچی ئیشەکەیت باشە ئەو جۆرە کەسانت دیوە زیادە ڕەویەکەن ینی هەستی چۆن بۆ کاتێک مێزێکی خواردنە بینی خواردنێکی زۆری ماوەتەوە نەی خواردەوە بەجێ ئەڵە و زیادە ڕەوی ئەوەش نابێت وا بۆ شێوێ بەلە بەنسبە من پێم خۆش نییە وانە بێ باشە هەندێک کەس هەیە وایترەوە خۆ بە من چارن سەر ناکرێت خۆت لە شتێکە زیادە ڕەویەکەی بۆ نمونە لە بەکارێنانی ئەنتەرنێت لە جلوبەرگ لە خواردن لە چ شتێک ئاستەکەی ئەبێ کەمتر بیکە زیادە ڕەوی لە شت ناکرێت بە پێی خۆت بە پێی ئەها مەسەلێک گەڵ بە پێی بەڕەکەی خۆت پێڕاکێشە بەڵام چییە خواردن تۆ مەجبوریت وانە ئەڵێ دەڵێ میوانم هات حەزەکەم سفرەکەم زۆری بەڵێ 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 زۆری شێمێنێتەوە ینی دوایەوەی میوانەکە ڕوا سەیرەکەی خواردن بڕێکی زۆر زۆرێمێنێت ڕۆڵا ئەژمێنێتەوە بەڵام ئیتر خۆت حەزەکەی وابێ ینی تۆ سەرێکی ئەوش جارێک باین کردی بەو شێوەیە بووە تۆش حەزەکەی وەکو ئەو بیدا چۆنەڵێ بە پێی خۆت شتەکان حازرەکەی جۆرە لە جۆرەکان دەڵێ ئەو بۆچی وای کردو منیش دەبێ وای بکەم ینی هەر دەبێ وابێ بەس بە پێی خۆت یاها ئەستا تۆ چەند لە گرفانتایە ئەچی بای ئەوە شتەک ڕێوانێ بۆ نمونە جەنابەت میوانی بۆ نمونە هاوڕێیەکی خۆت بی ئەو هاوڕێت شلە برنجێک و خواردنێکی ئاسایی لێ نابێت تەبیعیە بەلا تەبیعی بەلامەوە لەبەرەوە هەرەوە بۆی کراوە زیادە ڕەویش نییە و شتێکی جوان باڵە شتێکی جوانە و زۆر باشیشە پێشم هین نییە جاری وهش بۆتمە زۆر مەسرفێکی زۆری کردووە پێم خۆش نەبووە پێم خۆش نەبوو مەسرفێکی زۆری کردووە ئیتر هەشە کەسە هینی خۆی وەڵای خەڵکی خۆمان بە ئیرادەی خوا تۆ زەمەعاشە هینی کردووە بێعقلی کردووە حاش حازری زمانی زوو ئێمە لە بیرمانێ ئەو پەڕی اقتصادیمانە کرد ئەچین بڵین 4 نانمانەویست 10 نانمانە کڕیت 6 فڕێە ئەمە ئەم مەسەلەکە ئەوەیە بۆ غورایی ئەم هەموو برنجە لێنە نیوەی ڕێژون و نیوەی جۆرە لە بغرایی دروست بۆ لە خەڵکە ئاراوەڵا جاران خەڵک تۆ بیرت بێ زیادە ڕەوینە مەعاشەکە نەبووایە زۆر عەدالەت بووین ئێمە وەختی خۆی زۆر عەدالەت بووین پێ دوایە مەعاشەکە وای کردووە خەڵک ئاوا زیادە ڕەوی پێم وایە مەعاشەکە وای کردووە و ئەجا دەردی تۆڵی اقتصادی نازانن ئەی کاکە سپێنت ئەوە هاتو ئێران هاتە ناو چۆنە ژیت هەمووی سێرە بڕیا ئەبێ هەمووی چۆڵکەی ئەی خوات باشە حاجی جاران خەڵک زیادە ڕەوی نەکرد وەختی خۆی زیادە ڕەوی کەم بەخوا مەگە بە سەرخۆشی سەرخۆش بێ ئارە خۆر بێ یان نەوع شتێک
ئاگای لە خۆی نەبوویان ئاگای لە خۆینە وەلحاسڵ ئێسا ژەڵەن هین داهاتوە ئەمە چی دەرمانی بێهۆشی هۆش بەر مادەی هۆش بەر ئیسا ئەم گەنجە هەمووی دەستی کرۆ بە جگەر و تێکڵاوی هینەکەیەکە و یاڵڵا ئەوە زۆر رەخنێکی ئەوە زۆر حربێکی ناشیرینە ئەوە کۆمەلگەکەشمان هەر لە مەڵگەکەیشمان قوڕەکرێ بەسەر لە گەنجەکان و دەستی پێکردووە بەڵام حاجی هەندێکی دەبینین لە خواردن و جولبەرگنا بەس لە ماڵگۆڕین و دیکۆراتی ماڵەکەیە زۆر مەسروفاتەکە مەسروفاتەکەی لەوە نییە ئەنی بۆست بۆی خەڵکێک بڵێ خانۆکەی جوان جوانەوە قاتێک دروستەکات سییان دوان چوار پێنج هەتاکوونی دەردیینەڵێ هەتا من گەیشتمە لای علی گەیە لای خۆ ئەمە ئەوەیە بۆهراییە وەختی خۆی پیان عی بوو دووقات دروستکەن دووقات دەیسە بڕەوەیکی ئەوەیەکی ئەم پارەیە بەلاش دەستیەکەوێ هەموویە بە قەسر و قسوور چی لێکە بۆ شوێ بە بەمووی بەجێمێنی دوور نییە خی گەورە و نیعممەتانمان لێ وەربگرێتەوە ئەگەر ئاوا مەلەرزێ یا بە باران یا بە نەخۆشیێکی کوشندەکە عالەمی پێ بکوژێ خواوەنتە ئالە تووڕ یەخوا تووڕە نەبێ لێمان تووڕە بێ چارەسەرمان بۆ ناکرێ ئاگەمان لە خۆمان ئەو زیادە مەسرەفیانە بێ خۆش بپەرسین هیچ کەس نەپەرسین پارە نەپەرسین چونکە هەچیمان بێ ئەڕوات خۆمان جاران ئەم زیادە مەسرەفی هەبوو ئێستا فێر بوو جاران شنەکان بۆ پەروەردەکرا من قەناعەتیان هەبێ بۆی تووشی لادان نەبن بۆی ببن بە پاڵپشتی مێردەکانیان من خێزانەکەم خۆ ئەفریقا هەرچەنگ لە پێشە ئیفلیج نەبوو نەخۆش بوو دوای ئیفلیج بوو بەڵام پشتیوانێکی گەورم وا بەزانین فریشتێکە لە ماڵەکەمە قەت ناڕزایی دەرنەبڕێنە بەرامبەر نەخۆشیەکەی کە ئەوەی هەرێ ئیشەڵات چاگە بمەوە قەت بە فەقیری منیش ناشکر نەبوو پشتیوان و بەڕاستی وای لێکردم کە من خۆڕاگرمم کە من سەر شۆڕ نەکەم بۆ پلە و پای و قەناعەت بوو بۆ ژیان بەڵێ ئینسان کە مسلمان بوو بەڵام قەناعەتیش دوو قەناعەتە جاری وە بەرامبەرەکە مێردەکە و هەیەی بەڵام لەشتی خراپە سەرفیەکات تۆش مەجبوری داوای ژیانێکی شایستە بکەیت ئێستا دەبینین لە هەندێک جارە سفرەیەک دەبینین خواردنێکی زۆر زۆری لەسەر دروست کراوە بڕێکی زۆری ئەمێنێتەوە ئەحساسی چی دەکەی کاتێک ئەو خواردنە زیادەیە بینی ئەمێنێتەوە ڕەنگە من نییە مناڵ ئێستا هیچ ناخوات هیچ لەوانێ بڵم شلێ ناخوا ئەو چێشتە ناخواردنی دەرەوە بەس گۆشت و برنجی بەرە هیچ حەقی نەبێ بەسەریەوە بەڵام جاران ئێمە هەموو شتێکمانە خوارد نەمانوێرە سەیری نانێ بکەین بڵێ ئەم نانە سوتاوە یا هینە یا نەبرشاوە باوکم خوا ئەفریقا چنگیە کرد بە سفرەکە ئەی خواردی با من پێ بمرم ئێوە ڕۆڵە ڕەزالەتان نەبینیوە ئێمە ئاوارێکە وە بووان بە دەرس بەڵام بەداخەوە ئێمە دەرز وەرناگرین خی گەور ڕۆژە لە ڕژام نیعممەتانمان لێ وەرگێتەوە بۆ ئەو زیادە مەسرفی بێگومان من ناڵم یعنی قەناعەتەکە بۆ ژیانی خۆت باشە بەڵام تۆ حەق دەخورێت لەوە نابێ بێدەنگ بیت ئەبێ دەستکەی بە چاوی شێر بەڵێ بۆی کە سەر شۆڕ نەکەی بۆ ئیشێکە ئیشی تۆ نییە بۆ پلەپایە کە کەن بە مەقاش و ئەتوانم بڵێم ئەبی بەدەستی تاوان مامۆستا زیادە مەسرفی لە ژیان وا ناکە ژیانمان قورستر بوێ فریای هیچ نەکەین فریای هیچ ناکەوین ئێستا کابرا سەرەکەی تاقمی قەنەفا ئاکڕێ فڵان کەس تاقمی قەنەفەی تازە و جوانتری کڕیوە پارەی زیاترە ئەمە لە وڵعینەکەیمان ئەو نە ساڵە هەمانە با بەجاران ڕۆژەکەی زیادە بخاتە سەری بی هەر جا خۆرەکە کۆ ناکرێت خۆ بەگاڵتە ناوێت تۆ مەعاشەکە بە تاوی نایێنێ بەڵێ تۆ مەعاشەکە بە تاوی نانی تر بەرەقێکی کۆیکەیتەوە ئەی نەخۆشی ئەی سبێنێ مردووەکە لێمرێ بێ خەڵک بخاتە قبرەوە ئەبێت دایمە بیری ئەوەتە بێ سبێنێ شتێکە بەسەرێت پارێکە هەبێت من لەوانێ بەدزی مناڵەکانمە شتێک کۆکەموانێ بەڵام ئەگەر پێویستم نەبێت زۆر جاریاوم بە قەرز بە خەڵک ئەمە زۆر باشە پشتیوانە بۆ خەڵک کە تووشی غەڵەت نەبێ کە احتیاج نەبێ یەسا بینی سفرەی خواردن دروستەکە بیزنەوە خواردن دانێ بڕێکی زۆری لێ مێنێتەوە فڕێدا دەبینی جلوبەرگەکرێ زیاتر ڕەوی زۆر تیاکە لە ماڵ گۆڕین خوا دوا ئینسان شیکەی دروست کردووە حیوان و قەد و داوەشی ئەو خواردنیان بە قەد و داوەشت ئەوە خەسار نابێتتر
باشە بەڵام بڕێکی زۆری خراپە بێ ینی ئەوەی کە فرێدرێ ئەگەر کەمێکیش هەمووی حیوانی لەسەر ئەو خۆبە شت ئەخوا حەچێ فڕێ بیرێ ئەیخوات باشە بەڵام خۆجلوبەر گڕین یا ماڵگۆڕین ئەمە زیادە مەسرفی لوبەرگیش خۆ ئەو شتەکە لە بەرتە تا ماوەیە دوایی فەقیری هەیە بیێری و تەواقی چێکە جاران ژیانی خەڵگاوە زیادە مەسرفی تیاکرێ وەکو بیرت ئەگەر دەوە من بۆە هەر ئەکرا فەقیریش وایە هەر بۆکو خۆی ئەڕۆشتەوە فەقیر هەر ناتوانێت زیادە مەسرف هەندێک کەس دەبینین بەس بۆی خەڵکێک بڵێ خانووەکەی جوانە دیکۆراتی خانووەکەی زۆر گرنگی پێدا ینی بۆ چێتی ئەو زیادە مەسرفێ لە خانوویەکە بکەی یا لە گۆڕینی تاقم قەنەفەی ماڵەکە تا بکەی ئەمە زیادە مەسرفی نییە خوا فەرمێتی کامشتی جوانە بۆ ئینسان خوام ئەرزەی لەبەر ئینسان دروست کردووە قامشتی جوانە بۆ ئینسان با ببێت تۆ تەبیعیە بەلاتەوە بەلادامەوە باشە بەڵام خەڵکی شەی خۆ سەختە بەلایەوە ڕەنگە نتوانێت ئەوە ڕەزیل و پیسکەیە خوا نەیاوەتێ ئەوە تۆ خوا بداتێ کامشتی جوانە بیکە چونکە خوا یابیتێ بەڵام ئەوە جۆرێک لە نەقەنەعەتیش نییە قەنەعەتی نییە بەو شتێک قەنەعەت بەو شتێکە هەڵبێ کە نەلبێ بێ قەنەعەت بێ بەڵام ئەوی فڕێدانەکەی ئەو فڕێدانە گوناح نییە فڕێدان نەفرێ نایە هەزار فەقیر هەیە بێرێ بۆ فڕێیت باشە ژیانی ئێستا و جاران وەکو یەک وایە ئەوسا کولەمەکی بوو ئێستا هەمی کەشکە بۆ خۆی ئەژیڕێک و پێک و برنج ئەوسا هەمی نیسکێن و مسکێن و سیە خوارد ئێستا هەمی برنج و گۆست و سی چاگە خوا بەڵام خۆ هەندێکی سێ پرسیاری لێکە لە ژیانی ئێستامان زۆر سەختە ئەم ژیان سەختی یانی بۆ ئەڵێن سەختە و لە لایشەوە ئەو سەختیەوە خوا ناناسێت تێگەیشتی نە نوێژەکە نە ڕۆژوەکە ترخواش نایاتێ خوا جا لە گەزارێکە بە قوڕ نایاتێ ئێستا خەڵکێگەیە موچەشی هەیە بەڵام ئەڵێ ژیانم سەختە ژیانم ناڕوە بۆ ئەوە خێزانی زۆرە و کرێچیە و ئەو نەعشتانەیە زیادە مەسرفین وای نەکردوم ژیانی ئێستا سەخت زیادە مەسرفی بە پێی بوونە کە تۆ بوت نەچ بوو ناکرد بە تاکید هەموو شتێک لە زیاد لە پێویستی خۆی کە سەرفە کرد وەنیە عەرەبیی خۆماڵە ئەزایەت کە ناقص وەنیە ئەزایەت کە ناقص بەداخەوە میلەتی کورد بیریان لە پاشەکەوت نەکردوێتەوە لە تەمەنە لە کاتە لە پارەیە لە هیچ شتێکا بیران تۆڵێ لە کات زیادە ڕێوکردن لە کات سەرفکردنی ئەستەن گرنگیان بۆ شتانە نەداوە گرنگیان بۆ شتانەی ژیانی خۆیانەدا بە تەندروستی خۆیان گرنگیان نەداوە ینی بۆ شتانە گرنگیان نەداوە بۆچی گرنگی نادەن مەسەلەیەکی ئەمریکی هەڵێ a saving is very important for the life تێگەیان چۆن پاشەکەوت گرنگترین شتە بۆ ژیان وەنیە ئەگەر تۆ پاشەکەوتێکرد لە ژیانتا لە پاشەکەوتێکە دەتوانی بیکەی مەسەل نمونەیەکە بۆ باس بکەم لە ئەمریکایە کە من لە ژی لەوێ ئەژیم تۆ شتێکە کڕیت بەدڵ نادەوێت پێویستی پێینێ بێتەوە بە دوکانەکە پارەکە وەرەگیتەوە بەس لێرەن لێوە ناگرنەوە بۆچکە ئەو پارەیە کە تۆ سەرفیەکەیت مەسەن ئەگەر بیکڕێتەوە مەسن بڵێن بە شەرتێ دەستکاری نەکرا بڵین بۆ نمونە وەکو خۆی بێت بگەڕێنیتەوە بۆ مارکێتەکە یان بۆ بازارەکە بۆ دوکانەکە لێ دووەرگرێتەوە پارەکەت باتوکاتە لەو کاتە تۆ پارەکەت قازانج کردو ینی پارەکە سرف نەکردو پارەکە نەدڕاوە ینی بڵین بۆ نمونە بە شتێکی بەلاش نەڕۆیشتووە ئەمە گرنگی مەسەلەکەی نەگەوەی تۆ بڵین مەبەستم وەیە لە خواردنە هەتا لە خواردنە بۆ نمونە خواردن دەبینی من زۆر جار چوومەتی چێشتخانەکانی خۆمان مێزی وام دیەوە چەند نەو خواردنی داوا کردووە کاتێ جێهێشتووە بڕێکی زۆر لە خواردنەکە ماوەتەوە یان خواردنی وای تیا بۆ هەر کەوچکی لێ نەداوە ئەم زیادە مەسرفیە ژیانی خەڵکەکەی قورس نەکردووە لێرە ئایا لێوێش بەم شێوازەیە یاخود جیاوازی ئەمە ئەتەکێتی میلەتەکەیە ئەتەکێتی میلەتەکەی حرمەتی شتەکە ناگرێ ئەتەکێتی میلەتە کە حرمەتی شتێک ناگرێ ینی ئەگە تۆ دیقەت بێ لە بڵین جوتیارێک کە ئەیچێنێ ئەیهێنێک کرێ بە ئاردیانەکرێ بە برنجە دروستەکرێ هێنەیەک دروستەکرێ بڵین چێژ لێنەرێک 12 نەفەرمانوو بێ پێوە بێ بەڵام ئەگە تۆ بزانانی ئەمە چەند ماندوو بۆ پێوەی حتمما نرخی ئەوشتە لەلایە بەڵام ئێمە بەداخەوە بلوکوت لە سەرتا باسم کرد زۆر شت لەلای ئێمە بێ نرخە ینی بۆ نمونەوەی کە جەناب باسەکەی بە تاکید من زۆر جارەسمە خواردنگەکانی با بڵێن چێشتخانەکان ئەبینی زیاد لە پێویست خۆیان خواردنە بۆدانێن بۆ چونکە ئەمە پێویستەکات دەوڵەت سیستەمێک بۆم شتانە دابنێ وەنیە کە خەڵک زیان مەسرفی نەکە چکە تۆزانی دینارێکە کە 1000 دینار سەرف بکەیت بڕوا بە بەلاش بێتەوە ئاوەوە وەنیە 1000 دیناری وڵاتەکەت بە بەلاش ڕۆیشتووە ئێستا جەناب دەوکو میوان هاتوویتەوە وەڵی بەڵێ لێرم لێرە کە داوەتەکرێی زۆر جار کللتوری خۆمان وایە خواردنی زۆر دروستەکەن بۆ میوان ئەحساسی چیە کاتێک دەبین لەسەر سفرەکە خواردنێکی زۆر ماوەتەوە و یعنی ڕەنگە دوایەوە هەندێکی بڕژێنرێت بەداخەوە لەو کاتانەی کە منە چم بۆ میوانی زۆر جارە چم بۆ میوانی کە خواردن زۆرە بێ چم بۆ ناخورێ
خەبەتی پێخۆم کە سمۆ ماڵەوە نانەخۆم زۆر جار سمۆ ماڵەوە ئەڵم خواردنێکی کەمم بۆ بێنە بۆچکە هەتا کەم بێ حەزە لێتی هەتا کەم بێت با بڵین چ کاتێک خواردن چ کاتێک خۆت تا من لەزەت زیاتر چ کاتێک خواردن خۆشە ئەو کاتێک کە برسیتە وەنیە واتە ئێمە میلەتەکەمان برسی نییە بەداخەوە بەبێ برسی بوون نانیش نانەخۆن بڵێ ئەوە زیاد لە پێویستی خۆیان یعنی لە خواردنیش ئێستا لە شتی دیکەیشە خەڵکێک هەیە دیکۆراتی خانۆکەی ئەوەنە گرنگی پێدا بەس بۆی خەڵکێک بڵێ جوانە ینی لە چاوی خەڵکەوە چێژ لە ژیانی خۆی بەتاکید ئێمە ڕێزم هەیە وەکوی کە جەنا بە باسیەکەی داوای لە بردنەکەم کۆ قسێکم زۆرمان عقلمان لە چاومانەیە لە مەسەرا شتەکانە بینین لە ناوەڕۆکە لە بڵین بۆ نمونە ئەو تەقینەوەی کە ڕوویدا ئەوەی ئەو ماڵە بەداخەوە کە کارە ساتێکی زۆر ناخۆش بوو بە لای خەڵکەوە ئەمە یەکێک لەو شتانی کە پێڵێن با بڵێن پشکنین وەنیە پشکنین بۆ کارەکە گرنگی بە دروستکردنی بیناکە ینی بەلا سەلامەتی سیفتی ینی سیفتی سەلامەتی ئەو شتانە زۆر گرنگە بۆ ئینسان کە پێویستەکە زۆر گرنگی پێ بدرێ پێویستەکە دەوڵەت دەسەڵات یا سوڵتا هێ ئەو شاریکە دەسەڵاتی تەیە جا بە هەر جۆرێ باسی بکەین پێویستەکە لەوانە بپرسێتەوە جۆری لە دیکۆراتەکە سەرفەکرێ با لە سەلامەتی خانۆکەتی با سەلامەتی ئەنی بە هەموو جۆرێک تا تۆگەر شت بڵی شت زۆرە ینی بۆمان چارەسەر نابێ ینی ئەوەنەمان خەڵەت زۆرە مەسەن جادەوبان ڕێگەوبانەکانمان یەکێکە لە کێشەکان دوهێنانی سیارەکان ئەو سارانەی کە ئێن بۆ کوردستان ینی شروعی سەلامەتی تیان نیە جۆری پلێتەکەی کە دروست کراوە پلێتێکی تیجاریە یعنی بڕۆ لە وڵات لە عێراق و کوردستانی خۆشمانەوە کەم گرنگی بە سەلامەتی درێوانە گرنگی بە دیکۆرە درێ ئەوە بە سەلامەتی هەمیشەوا بووە لە هەموو ڕوانگەیەکەوانە منی بینم لە هەموو گۆشەیەکەوە تەماشای ژیانەکان بکەی هەمووی پێچەوانەی وڵاتانی درا لەبارەی زیادە ڕەویکردنەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ ئەگەر لەسەر بەحرێک ئاو بووی دەستنوێژت گرت نابێ زیادە ڕەوی بکەیت لە ئاوی ئەو بەحرەیە کە مەبەست لە حەدیسەکە ئەوەیە لە زیادە ڕەویکردن لە هەر بوارێکا بێ لە ڕووی دینی ئیسلامەوە دروست نییە ئێمەش لەبەروی میلەتێکی مسلمانی نەوێ هەمیشە ئاگاداری ئەو خاڵە بین کە نابێ زیادە ڕەوی بکەین کە بەداخەوە دەبینی ئێستا خەڵکێک گیری خواردەوە بەدەست ئەوەی کە دەڵێ ژیانم قورس بووە بەڵام مەگەر سەیری ژیانی بکەی دەبینی بەوەی هەندێک زیادە ڕەویەوە کە زۆر پێویست نەبووە وای کردو ئێستا ژیانی خۆی بەم شێوازە قورس کردووە یان کەسێک دەبینی دیکۆراتی ماڵەکەی ئەوەندە گرنگی پێدا بۆی خەڵک بڵێن خانوەکەی جوانە کە ڕەنگە پێویستی بەمە نەبێ وەکویەکێک لە ئەو کەسانی کە بەشدار بوو لە بەرنامەکەم باسی لەوەی کرد ئەو پارەی کە لە مەسرفەی کە لە دیکۆراتی خانوو دەکرێت با لە سەلامەتی خانوەکە بکرێت لە تۆکمەی و پتەوی خانوەکە بکرێ بۆی کارەساتی ناخۆشی لێ نەکەوێتەوە یاخود کە خواردن دروستەکەین با خواردنەکانمان ئەوەندە دروستکەین کە بتوانین کە بیخۆین بۆی زیادەکەی فڕێ نەدەین چونکە فڕێدانەکە هەم گوناهبارە بین هەم ژیانیشمان قورسەکە لەبەرەوەی ئێمە هاتوین پارەمان لە شتێک سرف کردەوە بە شتێک و خۆمان مانوو کردو کە بەکارمان نەهێناوە هیوادارم هەموو لایەکتان سەلامەت بن بەنامەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ